ئاخ سعدی پێ بزانمە تو بەتەماچی ئەو کلیلی چێندەرە؟ ئای سعدی basa zalim yar tu khuyuni zalim yar tu nazdari zalim yar tu bebakti zalim yar رب بصة رب بصة رايد برام لو تاو بيرمناك قصة فيها فيري جناب مشكي سري منيش بردو دندك بالي حوشي لو دمشيني لو دمشيني برام وربا مدو كلمة قسام كاين بيكوا كرو برام بودو إيشي شيناكي بخود والله أميش بشتد دقرم بخوي بس إيشي بياوانا بكام إيش تبكم سبورت ناكي؟ جو سبورت ناكم بس بلن دابا مترجم؟ مترجمي تي مترجم لزماني سيني زماني سيني؟ لزماني سيني لو خم لقر أو بازرگان و مازرگان أنا دارم بيوستان بويا يكك هم إنجليزي بزاني هم كردي بزاني أزو خم فيها سيني لقر كرم راز أجو هلا بشتوي مال خومن راز بزر دبي هرون دبي ناميني سيني تشتي تي مو إيشي كذي كناكي اللي ربي بخوم تعام لسرد بأعقام ندبي ديسا نفسك كان مخا الو هەڵمات شاحینەکان نەگەیشتن ئەی بۆ تاخیر بوو ئەیدە باشە جۆگرە جیان بۆ بکەنەوە بزانە ئەشامەشا لە کوێ دانێن باشە چەندێکی تر ئەی باش هەمویان گەیشتون یەک شاحینە ئەی ئەوانی تر بەیانی دەباش دەباشە باوە دەباش جامشید بەرە کاکشا ئەوە لە کوێ کاکە بانکتەکەم بۆ لە دەرێ بڕۆ مەخزن بەرێ بارەکان شاحینەیەکیان گەشتووە سەعاتێکی ترەگاتە مەخزن کرێکارە لەگەڵ خۆت بەرەو بزانە جیان بۆ بکەرەوە دایگرە باشە دەبڕۆ کاکە جەمشید لە بیرن دەچێ پێشیان بڵێ سبەینی ئەوانەی تر شتەکەن جێ بۆ ئالیش بکاتەوە بەسەر دەبڕۆ شیری نازانم چت لێ بکەم باشە دەبی ئەوە کلیلی چێن دەربی چی دەکرد لەنا ئەو سیارەیە بە کلیلی ماڵێ ئەرزوو ئاسمانیان بینە کلیلی قاسە کەینەوە ئەوهانیە کلیلی ژوورەکانی هەر ئەوهانیە باشە دەبی ئەو کلیلی چێن دەربی تەلەفۆنێکی بۆ بکەم پێ بڵێم ئێستا دیسان کلاوەتە چی دی دەکا لە بۆ من وا باشترە بۆ خۆم بە دووەداچوونی بۆ بکەم و دەرکەی ئەو کلیلە ببینم وا باشتر خاطر تلفونم دەگەڵ دەڕاستە نارم ئەلو شیرین گیان چۆنی باشم زۆر سپاس نامناسی شیرین دڵشادم دڵشاد دڵشاد کوی باشی ئەحواڵت وەزع چۆنە گیانەکەم ئەوە دڵشادەوە چێ حمە ڕەقەمە گیانەکەی من ئەزیزەکەم من بازرگانم خۆتە زانی من پێویستم بەو ژمارانەیە هەر جار و بە ژمارێک لەگەڵ کەسێک قساکەم ئەمەوێ پەیوەندی بەڕایی دەوە بکەم نازانم ژمارەشتی چەند ناویستم پەیوەندێکی پێ بکەم چیشت بەڕایی دیە ئێشوزانم بە قوربان ئەڵێ ڕایت بە ئیشە و بێکارەوە وتم لە شوێنە کارێکی بۆ بدۆزمەوە دای مەزرێنم وەڵاهی زۆر باشە خێریشت دەگاتێ بەخۆی شێکی بۆ ببینیەوە لە شوێنتا بەیانی خەریکی ئوستازەی خوا بەچێتە سەری شێکی
وڵای ویستە بچێتە سەر ئیش و کاری خۆی ئێستەرێک شوێیە چیەکە؟ وەڵی ڕایدەوە تالەکنە من دانیشتووە ئێستا تەلەفۆنەکەی دەدەمێ قسەی لەگەڵ بکە ئێدە تەلەفۆنەکەی بەرێ بەرێ کاک دشار ڕای چۆنی دڵەکەم باش سەلامەتی ڕای هەڕەڵێن بێ ئیشی ئەوە ئیشێکی باشم بۆ دۆزیوەتەوە ئیشی سر دەی وەختی ئەو قسانە نییە تۆ وەرە لوکەشنەکەت بۆ نێرم لێرە باسی ئیشەکانەکەن باشە دەی باشە خوا لەگەڵ شیرین هەر بێ بەدەستت دێنم دەڵێت چیوە؟ ئیشتم دیتیەوە چیشێک؟ وەڵا نازانم گوتی وەرە ئەزۆ کاتی دەزانی ئەلی چی گوتی چی؟ گوتی لۆکەشن مۆکەشن لۆ دەنێرە ئێدە باشە ئیشی زۆر زۆری لەکنەها بازرگانە ئەدی ستا لۆکەیشنەکە لە بۆ خۆت دەنێرم بچوو بۆ لای باش بەس ئاگات لە خۆت بین ها باشە؟ ئەو بۆت دەنێرم دەیاڵە لۆ بنێرەوە السلام عليكم. سلام بخير بخشیم باشی برام بخير سەرچاو پرسیارێکم هەبوو دەتوانی پێم بڵێ ئەو کلیلە ئیتیا